سڵاوتان لێبێ و بەخێر بێن. سپاستانەکەم ماوەیەکە چاوەڕێەکەم، سپاسی پەرۆشیشتانەکەم لێرە بۆ ئێوە و لە ڕێ ئێوەشەوە بۆ هەموو ڕاگەاندکارەکان کە بەردەوام لە خزمەتی بەڕاگەاندەکانتان لە خزمەتی هێزی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگەیە بوون. ئومێدیشمان وایە لە داهاتووە هەر بەو ڕۆحێت و بەو نەفەسەوە کە هەموو ئەوانەی کە لەسەر وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە بڵاو دەکرێتەوە هەمووی لە خزمەتی یەکریزی هێزی پێشمەرگەی کوردستان و هەنگاونان بێ بە ئاراستەیەکی سەرکەوتوو بۆ خزمەتی زیاتری پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە. جارێک کەش سپاسانەکەم. من شتێکمان نووسیوە ئەمە لەوەدا کەسوکاری سەربەرزی شەیدان پێشمەرگە قارەمانەکانی کوردستان تێکۆشەرە دێرینەکان زیندانیانی سیاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو ئەو ڕاستی ئەزانن کە هێزی پێشمەرگەی کوردستان قەڵغان و قەڵای پاراستنی خاک و خەڵکی کوردستان بووە لە ڕابردوو ئێستا و داهاتووشدا. هەروە دەبێت لەو پێناوەشدا پێشمەرگە فیداکاری و قوربانی بێسنووری بەخشیوە بەم نیشتیمانە. بەندە وەکو پێشمەرگەیەکی کوردستان کە لە ساڵی 76ەوە وەک پێشمەرگەیەکی دەستە سەرەتایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەسم بە خزمەتی خاک و نیشتیمان کردووە. لەگەڵ هاوڕێ و هاوسەنگەرەکان و هەموو تێکۆشەرە دێرینەکان و هەموو پێشمەرگە شۆڕژێڕەکانی کوردستاندا بەشدار و هاوبەش بووین لە گەشەپێدان و بەرەو پێشچوونی هێزی پێشمەرگەی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی ڕژەمی لە ناوچووی فاشی باسی فاشیزم لە ڕۆژی ڕاپەڕین لەسەر شاڕێ تا ڕۆژی ڕاپەڕین لەسەر شاڕێی ڕاستی کوردایەتی بەردەوام بوون تا بە ئامانج گەیاندنی بەرهەمەکانی خەبات و تێکۆشانی گەلەکەمان و بە ئامانجی دروستبوونی قوارەیەکی سربەخۆی هەرێمی کوردستان. لە دوای ڕاپەڕینیش لە هەر پێگە و دەسەڵاتێکا بوو بم چ لە ناو حیزب و یاخود حکوومەتە ئەرجی لە پێشینەم هەمیشە بریتی بووە لە خزمەتی کەسوکاری سەربەرزی شەیدان و پێشمەرگە قارەمانەکان و خەڵکی کوردستان و سەرجەم چین و توێژەکان. لە ماوەی کارکردنیشم لە وەزارەتی پێشمەرگەش بە هەمان بیر و تێڕوانینی پێشمەرگایەتی پێشمەرگەیەکی خاوەن بڕوای کوردستانیەوە کارم کردووە. وەک ئەزانین لەگەڵ گەڕانەوە و کارکردنم وەک هەموو دەزانن لەگەڵ دەست بەکاربوونم وەک وەزیری پێشمەرگە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئامانج و بنەمای کارکردنمان لە پێناو پرۆسەی چاکسازی و ڕێخستنەوە و یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بووە و دروستکردنی هێزێکی خاوەن بڕوای پتەوی کوردستانی و خاوەن دیسپلینی سەربازی بووە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا. بۆ ئەنجامدانی ئەم ئەرکە گرنگ و چارە نووسازەش وەکو تیمێکی یەکگرتوو لە ناو وەزارەتی پێشمەرگە توانیمانە چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی بگەێنینە ئەنجام. لەگەڵ هاوکارانمان بەردەوام هەوڵمان داوە کە ئەفسەران و کارمەندانی وەزارەتی پێشمەرگە بە فەرماندەیەکانی هێزەکانی هەفتا و هەشتا هەستی باڵای لێپرسراوەتی لە ناخیانە باڵا بکە و بەشی زۆری ماف و شایستە دارایەکانیان جێبەجێ بکرێت و کراوە و ئەتوانم بە شانازیەوە ڕای بگەێنم کە وەزارەتی پێشمەرگە بەو دەستکەوتانە و بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بە هەدەردان و نیسامانی گشتی توانی ڕوویەکی جوانی نیشتیمانی پیشانی هەموو جیهان و دۆستەکانمان بە هاوپەیمانی نێودەوڵەتیشەوە بدات. هەروەها توانیمان زەمینەی ڕێکەوتنێکی گرنگ و کاری هاوبەشی دوورمەودا لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی ترماندا دروست بکەین. ئەمە لە کاتێکدا کە هەموو ئەو کارە گرنگانەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تا ئەنجام دراون و ئەنجامیان دەدەین و بەدەست هاتوون لە دۆخێکی سەخت و دژواری ئابووری سەرهەڵدانی پەتای کۆرۆنا و چەندین قەیرانی تر کە ڕوبەڕووی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بوونەتەوە ئەنجام دراون. جێی خۆیەتی ئەوە بڵێم کە بەجیهێنانی ئەو هەموو ئەرک و کارە سەختانەی بەبێ پشتیوانی بەردەوامی بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگری سەرۆکی حکوومەتمان هەبووە و ئێمە ڕۆڵی ئەوان بە گرنگ و
بەرز لە نرخێنین لە بە ئەنجام گەیاندنی پرۆسەی چاکسازی و ڕێخستنەوە و یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگەدا. ئاشکرایە ماوەیەکی زۆر بەهۆی کۆمەڵێک هۆکاری نەخوازرا و دوورکەوتمەوە لە ئەرکەکەم. لەو ماوەیەدا وەزارەتی پێشمەرگە بە قۆناغێکی دژواردا تێپەڕیوە لە هەماهەنگی و لەمپەر و گرفت بۆ پرۆسەی چاکسازی و ڕێخستنەوەی هێزەکان و کاری پێکەوەی لە وەزارەتی پێشمەرگایە دروست بووە. پرۆسەکە خاو بۆتەوە. ئەمە لە کاتێکدا کە ناوچەکە بە دۆخێکی زۆر هەستیاری سیاسی و سەربازیدا ئەڕوات. مەترسی جددی لە ئارادان بێگومان لەم دۆخە خراپەی ناو وەزارەتی پێشمەرگە مای نیگەرانی من و هەموو دڵسۆزان و خەمخۆران و خودی ئەفسەرانی باڵای وەزارەتی پێشمەرگەشتا بوون. بە تایبەتی دۆستەکانمان لە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی نیگەران بوون و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش نیگەران بوون. داواکارن بە زووترین کات ئەو دۆخە نەخوازرا و ناسەقامگیریە لە ناو وەزارەتی پێشمەرگە بۆ هەتا کۆتایی پێبهێنرێ. پاش هەوڵدانی دڵسۆزانەی دۆستەکانمان لە دەرەوە و داواکاری هەندێک لە خەمخۆران لە ناوەی هەرێم بۆ گەڕانەوەم لە وەزارەتی پێشمەرگە پێتان ڕادەکەێنم لەبەر هەستکردن بە بەرپرسیارەتی دۆخەکە و لە پێناو بەرژەوەندی هێزی پێشمەرگە و چاکەی گشتی و خەمخۆران بۆ زیاتر بە دامەزراوەیەکردنی وەزارەتی پێشمەرگە ئەمڕۆ کارەکانمان درێژە پێ ئەدەین. هەر بۆها ئەمەوێت لەسەر ئاستی ناوخۆ داواکاری کەسانی دڵسۆز و خەمخۆری کوردستان و پێشمەرگە بگەێنم بە هەردوو لایەنی سیاسی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان کە خاوەن مێژوێکی پڕ لە قوربانیدان و خەباتێکی دوور و درێژن لە کاروانی ڕزگاری خوازی گەلەکەمان و ڕۆڵی گرنگ و بەهێزیشان هەیە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە کە بەردەوام بن لە هاوکاری و هەماهەنگی زیاترمان بکەن لەم ئەرکە سەختەی پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە لە پێناوی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و نەمری خوێنی شەهیدەکانمان و قوربانیدانی گەلەکەمان و پاراستنی هەموو ئەو دەستکەوتانەی کە بە خوێنی شەهیدەکانمان بەدەست هاتوون. چونکە هەموو هاوکاری و پشتیوانیەکی هەردوو لایەنی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆرترین کاریگەریان هەیە لە ناو وەزارەتی پێشمەرگەیە هاوکاری و پشتیوانەکانی ئەوان جێگەی دڵخۆشی هەموو لایەک و خەڵکی کوردستان و ئەو خەونە لە مێژووی میلەتەکەشمان لە بەدەهێنانی هێزێکی یەکگرتووی نیشتیمانیە هەنگاوەکانمان کورتتر دەکاتەوە. هەروەها لەسەر ئاستی نێودەوڵەتی داواکارم کە دۆستەکانمان لە هاوپەیمانی نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا کە لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی گرنگ و گەورەیان هەبووە لە پشتیوانیکردنی پرۆسەی چاکسازی لە چوارچەوەی پێدانی هاوکاری لۆجستی و ڕاوێژکاریدا بە پێویستی دەزانم داواتان لێ بکەم پاڵپشتی و پشتیوانەکانتان لە پرۆسەی چاکسازی و فراوانکردنی هاوکاریەکانتان بۆ ڕێخستنەوە و یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوام بێت چکە تا ئێستا تیرۆر لە ناوچەکەدا مەترسی گەورەیە لەسەر هەمووان. دەتوانم دڵنیایی تەواو بە هەموو دڵسۆزان و مشورخۆرانی پێشمەرگە بدەم کە بەردەوام ئەبین لەسەر کاری دەوڵەت سازی و نیشتیمان سازی لە ناو وەزارەتی پێشمەرگەدا لە ناو وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەدا بۆ بە ئەنجام گەیاندنی چەندین پرۆژەی گرنگ و پڕبایەکی سەربازی و کارژێڕی دارایی و بە هەمان ڕۆحیەتی وەکو تیمی کارکردنی ڕابردوومان بەردەوام ئەبین تاکو بتوانین خەونی لە مێژینەی گەلەکەمان لە بوونی سوپایەکی یەکگرتووی نیشتیمانی بەهێز بێنی نەدی لە پێناو پاراستنی هەرێمی کوردستان لە هەر مەترسیەک کە ئێستا و داهاتوو ڕوبەرووی خەڵق و هەرێمی کوردستانە بێتەوە. من سوپاسدانەکەم ئەگەر
بەڵێ نوێش پێدراوە کە پێشتر ئەو ڕێکیانە هەموو لە چاکسازی وەزارەت پێشمەرگە هاوکارت بن بۆ بەردەوامی چاکسازیەکان دوش ئەولویەتی کارەکان چی بێ ئەو ماوەیە کە بەردەوام بن؟ بێگومان هاتنی ئەم ڕۆی بەڕێز کاقبات بۆ خۆی ئاماژەیەکی گرنگە بەوەی کە کابینەی نۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان هەموو موسساتی تر هاوکار و پشتیوانمانە بن بۆی بتوانین لەم ئەرکەیە سەرکەوتوو بین ئەمە بۆ خۆی بەڵێنێکی یعنی دڵخۆشکەرەیە بۆ هەموو لایەک ئەوەشی کە لە وەزارەتی پێشمەرگە ئێمە هەمومان بە ڕۆحی نیشتیمانیەوە کارمان کردووە بە ڕۆحی نیشتیمانیشەوە بەردەوامە بین بە تیمێکی یەکگرتو هەموو ئەو پرۆژە گرنگانەی کە پێشتر بەشێکی بەدەست هاتوون بەشێکی ئەو هەواڵ و هاوڕێیانەمان لە وەزارەتی پێشمەرگە هەم جەنابی جێگەر هەم فەریق عیسا و لیوا بەختیار یعنی گەرچی پرۆسەکە خاویش ببێتەوە بەڵام ماندوو بوون هەوڵیان داوە کە پرۆسەکە بە یەکجاری لە کار نەکەی و نەمرێت بۆیە ئێمە درێژە ئەدەینەوە بەو بەرنامانەی کە پێشتر رامان نابوو ئەو 26 خاڵەی کە وەکو کۆڵەکەی ئەساسی بوون بۆ ئەوەی کە بتوانین پرۆسی چاکسازی و ڕێکخستنەوە و یەخستنەوەی پێشمەرگە بگەینینە ئاستێکی باش ومێدم وایە لەسەر ئەوە بە یەکتیمی بەردەوام هەوڵەکانی ئێوە چی دەبێت بۆ یەکبوونەوەی هێزەکانی پێشمەرگە هەروەها ڕۆڵی هاوپەیمانان لە ئێستادا چۆنە بەتایبەت بۆ هەماهەنگیکردنی هێزەکانی پێشمەرگە لە ئێستا توان بڵێم زمینەیەکی لەبار هەیە بۆ ئەوەی کە ئێمە لە پرۆسی ڕێکخستنەوە و یەخستنەوەی هێزی پێشمەرگە و چاکسازی بەردەوام بین جێی دڵخۆشکەریە کە پەیوەندی نێوان یەکێتی و پارتی ئێستا لە ئاستێکی باشترایە و باشتر ئەبێ و ئومێدم وایە زۆر باشتریش بێ بۆ خۆی ئەمە یعنی دڵنیایی و ئارامێکی گەورە بە خەڵکی کوردستان و لە ناو خەڵکی کوردستانە بە وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە ئەگەیەنێ پێشمەرگە خەریکی پیشە نیشتیمانەکەی خۆیە بێ ئەگەر ناکۆچی لە کوردستان لیوایەک دەست بەکار بووە لە یەکی 12 ئێستا پێشتر لەو کۆبوونە فەریق عیسا بە تەفسیل باسی کرد کە ئەوان لە یەکی 12 دەست بەکارە بن ومێدمان وایە ئەو ڕێکەوتنەی کە پێشتری شەمان بۆ دەست بەکاربوونی چەند لیوایەک لەو بۆشایە ئەمنیانەیە بتوانین بە سەرکەوتی بیگەینینە کار لەسەر ئاڵۆزیانە دەکەنەوە خۆت باسی لەناو وەزارەتی پێشمەرگە بۆ چارەسەرکردنی کێشەکان دومیان باس دەکرێت کە باوپشتی و هاوکاری هاوپەیمانان کەم بووتەوە لە کاتێکدا مەترسی داعش هێشتا هەرماوە ئێمە بەردەوامە بین لەسەر هەمان ڕێچکەی پێشووتری کە ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان لە وەزارەتی پێشمەرگە لە ئەنجومەنی بەرگریە پرۆژەیەکی استراتیژی گرنگی 4 ساڵی مادا ڕشتووە بەردەوامە بین لە بەجێگەیاندن و بە ئەنجام گەیاندنی ئەو ئامانجە پیرۆزە هاوپەیمانی نێودەوڵەتیش بەوەی بە حکمی ئەوەی کە مەترسیەکانی ترۆر لە منتیقەکەی ڕوو لە هەڵکشانە دڵنیام ئەو مۆزاییکە لە ناو وەزارەتی پێشمەرگەشە هاتوتە پێشێت ئەوان دڵخۆشن و خۆشحاڵن و دڵنیاشم کە ئەوان هەمیشە ئەبێت وەکو هاوپەیمان و پشتیوانی هەم عێراق و هەم هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە بمێنەوە ئیشەڵات کارمان بەردەوام بوونە لەسەر چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە نسبەی کورد لەنێو هێزەکانی وەزارەتی بەرگری عێراق زیاتر بوو بێت کە لە دوایەم ڕاپۆرتدا بازەوە دەکرێت ئێستا نسبەی کورد لە وەزارەتی بەرگری عێراق بوویتە 100%. جاوە من ڕێگە بە فەریق عیسایم کە خۆیان ماوەیە سەرقاڵ بووە بە وەزعەوە بەتان باس.